دار تازیدان مشتریکە بڕیار ژێوەرەدا جەمەوەلای کاری بەڵێ سەبارەت بۆ سەرپێچیانی کە تۆمار کراوە لە سەرەتای قەدەغەی هاتووچۆ تاکو ئیمڕۆ پێش نیۆڕۆ 1970 سەرپێچی تۆمار کراوە و 267 ئۆتۆمبیلیش دەستی بەسەدا گیراوە لەگەڵ 65 ماتۆرسکیل ئەو ڕقەمانەگەر بە مجەڕەدی باسییان بکەی دەڵی زۆرە بەڵام کاتێک کە بەرواوردی دەکەی لەگەڵ ژمارەی ئۆتۆمبیلەکانی هەولێر کە تۆمار کراون کە نزیک لە ملیۆنەکە دەتوانانی بڵێ ئاستی پابندبوونەکە تا ڕادەیەک جار زۆر طبعاً بەڕاستی بداهاتی کە بڕیارەکە دەرچوو قورس بوو لەوە هاوڵاتیان و تێگەیشتنیان لە بۆ بارەکە نەبوو بەڵام کاتێک کە ئێستا هەستیان بۆ کرد کە مەترسیەکان بەرەبەرە تەشەنە دەکاتن دەتوانین بڵێن ئێستا ئاستی پابندبوونەکە یەکجار زۆرە بە تایبەتی ئێستا و 48 کاتژمێرەی ڕابردوو دەتوانین بڵێم ئاستی پابندبوونەکە گەیشتۆتە لوتکەوە ئەوەشە کە قەدەغەی هاتووچۆکەوەی ئێمە داوامان دەکرد و وەزارەت خۆی بڕیار وایە لە ئەمڕۆ دوای نیۆڕەوە هەندێک گۆڕانکاری بکرێتن لە بڕیاری قەدەغەی هاتووچۆیەکە هەندێک ئاسانکاری بکرێت چکە خۆتان دەزانن ئێستا ئەو 48 کاتژمێرە ژیان وەستاوە لە شار بەتەواوی لە پاش ئەو 48 کاتژمێرە کە تەواو دەبێتن لە دوای نیۆڕەوە هەندێک ئاسانکاری دەکرێت لە بۆ نمونە مارکێتەکان و نانەوە خانەکان و ئەوانە ڕێگان پێ دەدرێتن کە لە بۆ ماوەی چەند کاتژمێرێک ڕۆژانە بکرێنەوە و جەدۆلێک دادەندرێتن لە بۆ هەموو ئەو شتانێک کە پێداویستی ژیان لە بۆ نمونە خۆراکان بەگشتی سەوزە و میوە گۆشت ئەوانە هەمووی جەدۆلێکیان لە بۆ دادەندرێتن بەپێی ئەو جەدۆلە هاوڵاتیان یاخود فرۆشیارانی ئەو جۆرە بابەتانە دەتوانن جوڵە بکەن.